شرفکەندی سکرتێری گشتی حیزبی دیموکراتی کوردستان لە بەرلینی وڵاتی ئەڵمانیا لەگەڵ هاوڕێکانی لەلایەن ڕژێمی ئێرانەوە تیرۆرکرا و ئەم ڕۆژ 24 ساڵ بەسەر ئەو تیرۆرکردنەدا تێپەڕ دەبێت. شەوی 26 خەرمانان کە دەکاتە 7 ئەیلولی 1992 کاتێک شەرفکەندی لەگەڵ 5 لە هاوڕێکانی لەسەر مێزێک لە ڕیستۆرانتی میکۆنۆسی شاری بەرلینی ئەڵمانیا دانیشتبوون، هێرشکرایە سەریان و لە ئاکامیشدا 4 کەسیان شەهید کران. دکتۆر شەرفکەندی و هاوڕێکانی بۆ بەشداری لە کۆنگرەی جیهانی حیزبە سۆسیال دیموکراتەکان لە بەرلینی ئەڵمانیا بوون. دکتۆر شەرفکەندی دوای دکتۆر قاسملۆ دووەمین سکرتێری گشتی حیزبی دیموکراتی کوردستانی ئێران بوو کە لەلایەن تیرۆریستانی ڕژێمی ئێرانەوە تیرۆرکرا. دکتۆر سادقی شەرفکەندی و هاوڕێکانی کە بۆ کۆبنەوەیەک لەگەڵ بەشێک لە نوێنەرانی حیزبەکانی ئۆپۆزیسیۆنی ڕژێمی ئێران لە ڕیستۆرانتی میکۆنوس کۆبووبوونەوە لە ناکاو کەسێکی ئێرانی و دوو کەسی تری لوبنانی سەر بە حیزبوڵڵا بە چەکەوە چوونە ناو ڕیستۆرانتەکەوە و هەموویانیان دایە بەر دەسڕێژی گولە. فەتاح عەبدولی، هەمایۆن ئەردەڵان و نووری دهکوردی سێ لە هاوڕێیانی دکتۆر شەرفکەندی و هاوکات ئەندامانی حیزبی دیموکراتی کوردستانی ئێران بوون کە لەو هێرشەدا شەهید بوون. هیچ بەدەداچوونێکی نێودەوڵەتی بۆ تیرۆرەکانی ڕژێمی ئێران لە وڵاتانی ئەوروپایی تا ئەو کات نەکرابوو، بەڵام دادگای ئەڵمانیا لەبارەی تیرۆری دکتۆر سادقی شەرفکەندیەوە لێکۆڵینەوەی دەست پێ کرد. داواکاری گشتی دۆسەی میکۆنۆس برۆنۆ یۆست دەڵێت ڕۆژی 18 ئەیلول دەستیان بە کار کردووە، هیچیان لە بەردەستان نەبووە وەکو دیکۆمنت و هەموو بگوشەکانیش هەڵاتبوون. وتیشی بەڵام شەوی 18 ئەیلولی ساڵی 1992 جەلال تاڵەبانی بینیوە کە لە بەرلین بووە. ئەو پێی وتووە بە دڵنیاییەوە ڕژێمی ئێران ئەو تیرۆرەیان ئەنجام داوە، ئەوەش بۆ ئەوان هەنگاوی یەکەم بووە. برۆنۆ یۆست باس لەوەش دەکات کە هەندێک بەڵگە لە بەردەستا هەبوون کە دەیانوت تیرۆری قاسملۆ و شەرفکەندی لە زۆر بواردا هاوشێوەی یەک بوون. گرنگترینیانەوە بوو کە بۆ هەردوو تیرۆرەکە یەک جۆر چەک بەکارهێنرا بوو. یەک ساڵ پاش تیرۆری دکتۆر شەرفکەندی پۆلیسی ئەڵمانیا ئەندامێکی سوپای پاسدارانیان بە ناوی کازم دارابی و سێ کەسی تری لوبنانی دەستگیر کرد. دواتر ئاشکراکرا کە عەبدوڕەحمان بەنی هاشمی فەرماندەی ئەنجامدانی ئەو تیرۆرە هەر ئەو کاتە لە ئەڵمانیا هەڵاتووە. دادگایی ئەو چەند کەسە 2 مانگ دواتر دەستی پێ کرد و 5 ساڵی خایان لە ئەنجامی دادگای دۆسەی میکۆنوسدا. کازم دارابی بە زیندانی هەتاهەتایی و 2 کەسی لوبنانیەکەی تر هەریەکەیان بە 5 ساڵ و 11 ساڵ زیندانی سزادران. هەروەها ئەو دادگایە بڕیاریشیدا کە سەر کۆماری ئەو کاتی ئێران ئەکبەر هاشمی ڕەفسەنجانی و وەزیری ئیتلاعاتی ئەو کات عەلی فەلاحیان و وەزیری کاروباری دەرەوەی ئەو کات ئەکبەر ویلایەتی و ڕێبەری ڕژێمی ئێران سەید عەلی خامەنەیی وەک ئامادەکارانی تیرۆری میکۆنۆس بناسێنێ. دواتر و ساڵی 2007 پاش 15 ساڵ لە زیندانی کازم دارابی ئازاد کرا. گەلی کورد و مێژووی کوردستان تیرۆری شەرفکەندیەکان و دڕندەی داگیرکاران لەبیر ناکە.